سمعت تلفون لو برادر الرحماني كذا لقوا خون قلت مسميني وريشي وده والله أمد هردو قلم بادري تزرع تو ساعات 5 رام قلت عفتي وانا هاتمي باتري فيون ما بو هواري گوتیان لە سارێک دەرچووە تەکسیە لەلایەشکە سیارشکەیە دەکە دوومان تۆڕینە والله صار ورقي بتصار ورقي ذكري $50 دوان دكا $50 جناك لوان سوارده 500 گەڵابە لێرە هەیە ئەومان ئەوە ناویچە لە ترسان ئاسممان لێدا شو حتى نازين ساعات سمني على دي عرز بي نابي ايش زميني زودة شيء باتي كان ناميني ده تزري بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوەیەکان سڵاوتان لێ بێت لە یەکێک لە گەڕەکەکانی شاری هەولێر بە دیاریکراوی گەڕەکی کوردستان ماوەیەکە دیاردەی دزینی پاتری گەڵابات پەیدا بووە. شۆفێرانی گەڵابە لێرەدا نیگەرانن و داوایان لە پایتەخت میدیا کرد کە دەنجی ئەوان بگەێنێت بۆ ئەوەی لایەنە پەیوەندیدارەکان لەسەر پرس و باس و خواست و کێشەکەی ئەوان بێتە دەنگ. لێرەدا ژمارەیەکی زۆر لە گەڵابە هەیە وا دیارە زۆرێک لە باند هەیە شەوان لە یەکێک لە کاتەکان دێن بۆ ئەوەی پاتری ئەو گەڵابانە بدزن و دواتریش بە نرخێکی هەرزان بیفرۆشنەوە. دەمەوێت گفتوگۆ لەگەڵ خۆیان دا بکەم بزانم ڕووداوەکە چۆن بووە و دوێنێ شەو چەند پاتری گەڵابە لێرەدا دزراوە. کاگڕەحمان سڵاوت لێبێ سوپاس بۆ ئەم دەرفەتە پێم بڵێ ئەم ڕووداوە چۆن بوو چییە و داواکاریتان چییە؟ خۆش بەخێر بێن چاوەکەم ئەوە دوێنێ سەعات 5 دەیشاتمەوە گەڵابەکانم ڕاگە لە پێش ماری خۆم بەرامبەر چارسایەتی گەڕەکی کوردستان یعنی بەرامبەر ئاسایشی گشتیا هەموو کامل ئەو ڕۆ چوینە وێندە ئیشەکان نو نەکردن دەنێ بڕۆ کتابی کۆ نادەم چ کاکە ئەمە دزیمان لێکرێ پاتر لە پێش مارەیە سیارەکە هێواران دێنێ دەبی ئەمنە ناوێک ڕاگرین پاترەکانیشمان گرانە یعنی هەرزان نەبرێ وەڵا بە وەرەقەچی دەنجێ نەکەن بە چاوەرەخەیە كون رادقين ساعات 5 رام قلت عفتي وانا هاتمي باتري فيون ما بو هواري اما يامو ذاك ما بخمات تقريبا 9 زوت مالت زيات صار قلابه هر زوت بتسا ورقه ده كان يشتغل 16 ورقه اللي مزوره بخما بالي بسبين زايد كان اخر معناني حكومه الشمال واللاقات باش ايوا باستان لو كل بيشو تريش ام ديار ديها وانا بتزورك لبان او دوم جاره بس ما دي اما جاره كدي قلت ما دي قرتني او جاره دوباره كدو قلت براسي ام دي كرنابه حکومت دەویشتێک مالۆکە بەڕاستی برا گەورە دەمەوێت یەکێکی تر لە شۆفێرانی گەڵابە بدوێنم سڵاوت لێ بێت سەرەتا تۆ پێم بڵێ بۆچی سێ گەڵابەتان ئاوا ڕێک بە تەنیشت یەکەوە لەبەر ئەو وەسعیان تەماشاکە هەموو قەلابمان پێگۆنە هەر سێ قەلابمان پێگۆنە هەموو قەلابەکانکە و وەزعمانە یعنی هەر بێغایەت دزیێت زۆر کرایەوە هەفتەی نەک برین قەلابە کردووی ئەو جیرانەمان ئەوە هەرسی چار قەلابیان وەلێ کردی ئەو جیرانەمان ئەو برادرانە یعنی گەردارەت و ئای عسکەری ئای سەدام باری نوێ بەچێن دەری هەمووی یعنی ئەوەش نییە برێ کابرا لە وەختەچی دێتن کەس لە ئەوەی نییە دوێنێ هاتێر لەگە مەغریبێ و قەلابانەی پاتری بردیە بەس ئەوە هیچ باخە شپێنی و دێ پاتریەکان دەباتن و دەچینە مەرکەزیشکا دەکەی دەرکاکە جۆتە پاترێکت بای سێ وەرەقەیە دەبی مانگە چی بکەوێ دوێ بەسە تا بینە بەردەی ئەوەی دەکەی بڕۆ محکەمە شکایەت کۆ بینەوە من زۆتە پاترێکم لێ برا دەویم ئافتەشی بەس بسمە مەرکەز و ئەوەی هاتسۆی بکە نرخی و پاتریانە وەڵە بە چاری و بە سێ و زۆتی و ئەنتیکە لەوەیە لەکن شورتەی بردیتی وەرە جێکەت پێ بژاندەم 50 مەتر لەگەر شورتەی فەرقی نییە وەڵڵاهی دەبیستمێنێت چاوەڕێ ئەوەی کە نەگاوە بڕوە ئەوە بڕوە ئەو جەوە بڕوات ئارێ وەڵا ئەقسمێنێن ئانەوە پێی نەکرێ بێتنەوە دەبێ هەڕاوسنە لێ ڕدانش پاتریەکانت پێ نیشان بدەن کوێیان دزیوە ئەوتەوە قەلابەکانەوە مەوجود لێرە چەند گەڵابە وەستێنراوە وەڵا زۆرن ئەمە تقریبا 14-15 قەلابی سواردە 500 گەڵابە لێرە ئەوەمان ئەوە ناویچە لە ترسان ئاسممان لێدایە چۆنیانی لە ترسان ئاسمتان لێدا لە ترسان ئاسنی لێدەکە پاتری لەو دیوە ئاسنی لێدایە هەتا ئەوەی نەبیتن ئەوەی هێما لەو دوی ئاسن لێدرا کامە ئاسنی لێداوە بۆ ئەوەی نەدزێت دەتوانانی پاتریەکەم پێ نیشان بدەیت کا ئاسنەکەی علی کوی لێدا علیش لێدا علی بەس علی لەبن ئەو قاعدەیدا ئەوش پاتری برد یعنی ئێستان پاتریان لێرە دزی هەر زۆر دەتوانی باسی ئەوم بۆ بکەیت ئەمە ئەلی خوانە بووینە ئەوە مارمان ئەو مارمانە ئەو پێش مارمانە بەردەم ماڵی خۆت لە بەردەم
هەمووی 15 مەتری لەگە مارێ بینێ تەماشا ئەو یاو قەلابەشکێ لەو دیوی بردیە واتە دوو پاتری لێوە ئەوە دوو پاتری لێرە دوو پاتری گەورێ باش قەلابەکەی تێش عین لەو دوێ شەوە لە بردیە ئەوەی پێی هینایەتە دەری ئەوانەیە تەبقی یەک دیمان کرد پێی نهاتە دەری ئەوەی پێی هاتە دەری بردبوو کاک ڕەحمان ئەو گەڵابێ هیچ کامەتانە هی تۆیە ئەمە باش ئەمە چۆن لێرە دزیویانە چۆن کارەکەیان کردوێت ئەمە لە پێش ماری خۆمان ڕاگەن لە کاسبی دێنەوە هێوارە سعات پێنج سار عفار و مفای ڕاوچی مەکان دەمینەوە پێش ماری خۆمان ڕدەگرین و هاتمەوە ڕاماگەچون سنە نان ماخوا سا 20 دقیقە مدارەکان گوتبا پاتری نمە گوتمان کاکە لۆ گوتیاوە لای نمە وەڵا هات کامرێشتمالێدا خەبەرماندا شوت و ئاسایشی بۆ دەبی کتاب لەسەرەوە خۆمان بکەین و ئەوە چیە لێرەتاندان ئەوە بخۆی قەپاقکێ ئەوانە لێ دەکەنەوە ئاسانە بخۆیان ئەو دوو بڕگە سێزدەی دەکەیەوە و ڕات پاتریکان هەردەست ئەو قەپاقی لێ دەکەوت ڕات پاتەکەی بار دەکەن پاتری دەبڕی زاروێ وارێنە خۆی پێمان ناکە ڕاقوت دەکە ئەو تەلەڤیدیۆیەکی دەرچووە اسمی سیارەکەش دەرچووە باش ئەوە پێیانتان پاتری بەچەندی پێمان ئەوەیە ڕاستی شەو هەتا نازانین سعات چەند بنووی ئە لە دی عەرزبی نابی ئێش بێنێ زوو دەچێ ئیشێ پاتریەکان نامینێ دەدزرێ یعنی ئەوە نییە معدل هەموو ڕۆژێ جێک دزرایە هەموو ڕۆژێ دە پاتی دزرایە لە جێ هەدی کو ئەمەش پاتیمان دەزای لە ئایسەدا لەباری نوێ لە شادی هەمووی برادرام هەموو پیرادەریەشی سمێ تەلەفۆن دەکەین کاکە وەرەیش سمێ تەلەفۆن لەوە برادر ڕحمانی کردیا لەگەڵ خۆم گوت سمێنی وەرەیشێ وڵا ئەمە هەردوو قەلام پاتری دزرایە ساعت 3:30 ئەمە تەلەفۆن لەوە زەڵامی کردیا پاتی بردرا 3:30 شەوێ وەڵا 4 وەرەقەی دەکڕی $50 دەوان دەکا $50 ناکە لەوان باشە پێم بڵێن دوایەوە کە پاتریەکەتان دێ دەدزرێەوە چی دەکەن چۆن پاتری دەکەن دەی بچی بکرێەوە بە چاوەڕەکە چەند ڕۆژ کارتان دەوەستێت لە کار دەبن وڵا ڕۆژێک لە کار دەکەوین ئەو ڕۆژێکی شەکەمان ڕاوە دەستی ئەی شەکەمان بە چاوەڕقەش دەکرد کابراش پاتی فرۆش فەوری پارێ دەوێت ئەگەر ئێستا کەونەکەی خۆمان بما بە $200 ماسیدا دووقڕین و مادەی ناو دەمەوەستە ئەوکەدی ئەو مادەش تێدا دەرێت زۆر لە سێتاقانش دەفرۆشێتەوە سوعانم کردی ئەو ڕچمە ناپاتی فرۆشەکان بۆ ناهاولێ لە سێتاقان دەفرۆشتەوە لە جێ کەونەکان لەوێ دەفرۆشێ بە ئەجر بە 50,000 6,000 نازانم دەرێ بۆ سوعانان دەفرۆش دۆ مزی تێدایەوە بە چوار وەرەقە دەیکردن ئەوان دەڕۆن بە 50,000 دەیفرۆش کلی بە 50,000 دەفرۆش وڵای پەیامان ئەوەیە داواکارمان ئەوەیە لە حکومەت والله کە ئیشەکە ئەوەندە زەحمەت نییە ینی لەناو ئەو هەموو کامیرێ ئێستا ئەوە کامیرە لەولاتر هەیە لە هەموو جێ کامیرە هەیە ئەو پاتریانە کە بار دەکرێت ئەوە 3 نەفەرن دێن بە سیارە هەمزارن دێن 3 نەفەر 4 نەفەر عریسیات دەگرن زان چێنە کاتێک چۆ گروپی کاتێک چۆل دەبیتن تەمشا دەکەن دەرفەتەکە دەقۆزنەوە پاتریەکان دەبەن و دەڕۆن ئەوانە گروپن ئەوە گروپن بەرە گروپن چۆن دەزانن گروپ وەڵا هەی گروپن ئەوە جارە گوتیان لە سیارێک دەرچووە تەکسیە لەلایەشکە سیارشکەیە دەکە دوومان تۆڕینە واتە بە گروپ کارەکە بە گروپ کارەکە گوتیانم کەیەکی لای کەرەچەیە دێتن لێ لە مامزا و قەتەویش ئەوێن دەریشی نێشتە گوتیان دەستە جادە ڕێزی بیستەکەی کەڵک ڕادێتە هەولێر لە گەڕەکەەکانی هەولێر دزی ئەوڕۆ لە مامزای تەلەفۆنیان گوتان ڕەحمان ئەو کەیەکە لە کەرەچە ڕادێتن ئیمەی هەموو دزیە لەواتە لە مامزاوش لە مامزا هەموو جێک لە دارەتویە لە گەڕەش کوردستان لە عسکەری لە شادی لە کەزەزانی جێ شعبی هەمووی بەخۆی ئەو مارەزیان لەو مەتیخانە هەیە ئەمەشی هەموو ئیشە مقاولەتەکان ئەمە دەکەن لەو زادەی لە ڕێی گوێڕینەمە هەر ئیشی ناهەولێری هەموو ئەمە دەکەن ئەو مەتیخی زیاتر ئەو مارە جوانەی لێە ئەو مارە جوان ئیش دەکەن ناهەولێری هێواران دێن ئەو بەزعام بەس دێ زۆر ناخۆش هێوار ئەمە دێنەوە بمانتی ئەجۆرە سیارە هەموو ڕاستە براگە تەبقی یەکە ئەوە ئەستا و سیارە سرف لێدا بە نیش ساعتی براوە نابی 20 دقیقەی دەوێت ئێلە تەنج ئاگر شۆتێکی بکە سیارە گرانە بە 12 دقیقە ئەو گەڵابانەتان لە تەنیش یەکتر وەستاند و ترستان هەیە گڕ بگرێت ئەدی ئەمە ئێستا ئاگر بگرێت ئێستا و سێمە تەسویر ماکرێت تێش مەگەرگە ئاگرێکی گری بە 20 دقیقەیەکی پراوە نابی ئاگر بخۆی بە لە عەزەیە پاتریانە بە قوتە کارەباییە لەگە شۆتی کرد ئاگری دەگری وەچی ئاگری کرد سیارەکە دەستوێ ناسی ئەمە سیارە قوتار نابی هێواران دێن ئادەبی هەموو عەکسیەک ڕاگرن ئەو پاتری ئێستا سیارەشە بێ ئەوها بێ عەکس بێ بدێ ئێکوانە ئێدەبی ڕۆژێک 2 3 ساری دوان ئەوە دوم جارم بەسەرم دی لێکوانە لە گەڕەش کوردستان دوم جارە تەنەتەرش گەورەشمە بەعینە بەردی پێش و شانی بردیمە ئەمما تۆڕچکان هەیە بەس گوتمەوە مشکلەی نیە ئاسە فرۆش بستیان بەدۆ دوم جارە بەسەرمان دێمە یەکێکتان پێما بێ گوتان لێکردنەوەی ئەم پاتریانە ئاسانە چۆن لێکردنەوە پاتریانە کێبلەکەی قوت دەکەن کێ ئەویان پێەیە زنجیریشی لێ بدەی
ئەوانە قوت دەکەن ئەویان پێ مخەسی زۆر بە قوتیان پێ ئەگەر زانیان زۆر پێیان نەبتەوە واز لێ دێنن بەس زۆربەی زۆر ئەوانە لێکردنەوەکانیان سوپانە 13 و 12 و بە ئاساین دەبتەوە ئەگەر پێشیان نەبتەوە ئەوکان قوت دەکەن کێبلەکان. بینەرانی پایتەخت میدیا ئەوەی کە جێبیستی بوون گوتەی بەشێک لە شۆفێرانی گەڵابەیە لە شاری هەولێر لە گەڕەکی کوردستان ئەوان باز لەوە دەکەن ماوەیەکە لە نێو سنتەری پارێزگای هەولێر باندێکی دزیکردنی پاتری دروست بوونە لێرە و لەوێ ڕۆژانە پاتری گەڵابەکان دەدزن پاتریەکە نرخی چوار گەڵایە بەڵام ئەوان دەڕۆن بە 50,000 و 60,000 دینار دەیفرۆشنەوە و بەم شێوەیە کە دەیبینن گەڵابەکانیان بێ پاتری دەمێنێتەوە و بۆ ماوەی چەند ڕۆژێک لە کارکردن دەوەستن ئەوان ڕاستە و خۆ داوا لە هێزە ئەمنیەکانی شاری هەولێر وەلایەنە پەیوەندیدارەکان دەکەن بۆ ئەوەی کە کۆتایی بەم باندە دزیکردنە بهێنرێت و ئەم باندەش دوجار دەستگیر بکرێت وەک کەمێک لەمە وەرجێبیستی بوون ئەوان بۆ یەکەم جار لە پایتەخت میدیا پەیامەکەی خۆیان گەیاند بە لایەنە پەیوەندیدارەکانی شاری هەولێر.